سلاوانی بەڕێستانەکەم بۆ کارگەی ماستی خەجەخانەم. ئێمە وەکو کارگەی شیرەمەنی خەجەخانەم تاکە کارگەین لە هەرێمی کوردستان و عێراقدا هەستاین بە بەرهێنانی پەنیری گەودەی هۆڵەندی بە شیری خۆماڵی. لێرە شیرەکەمان خۆماڵیە، ئەو شوێنانی کە شیریان لێ وەرەگرین چەند لادەیەکی چواردەوری خۆمانە، بە پاشان لە سلێمانی چەند ناوچەیەکی دەوری سلێمانی شیرەکە وەرەگرین. وەرگرتنی شیرەکە بە بەڕادی تایبەت دەگۆزرێتەوە. کاتێ داخلی کارگە ئەبێ یەکەم شوێن ئەچێتە مختبەر، لەوێ پشکنینی تەواو بۆ شیرەکە ئەکرێت و کە تەواو دڵنیا بووین کە کوالیتی شیرەکە زۆر باشە و هیچ خەلەلێکی تیانە، داخلی ناو کارگەیەکەین. کە داخلی ناو کارگەمان کرد ئەیکەینە ناو تانکی تایبەتەوانێ ئامادەیەکەین بۆ قوڵاندن و کە قوڵانمان داخلی ئێرە ئەیکەین بە ئەم پەنیرەی کە ئێستا دەست پێیەکەین. شیرەکە لە پلەیەکی گونجاوە هەوێنی تێئەکەی. کاتێک هەوێنەکەمان تێکرد بۆ ماوەی چەند دەقەیەک ئەبێ ئاوا بسوڕێت و بۆی هەوێنەکە لەگەڵ شیرەکە تەواو تێکەڵ ببێ. ئێستا کاتی ئەوەی هەیە جیازەکە ئەکوژێنینەوانێ و سی خولەکی در دێنەوە سەیرەکەین بۆ بە پەنیر. سەرەتا زانیمان چەندێک ئاویتیە لێرە سەیریەکەین بزانین چەندێک کەمەکە، ئەو بڕێکە پێویستمانە لێ کەم بێتەوانێ ئەڕژێت. ئێستا ئاوەکەمان بە پلێکی گونجاو گەرم کردووە، ئەیکەینە ناویەوانێ جیازی پەنیرەکەیە. دوایەوە کە ئاوەکەمان تێکرد و جیازەکە ئیشی کردەوانێ هەر دەنکێک لە یەکتر جیا ئابێتەوانێ بە شێوازێکی جوانترەوەستێ. گەشتینە مەرحەلەی دەرهێنان، پەنیرەکە کاتی تەواو بووە، ئەیکەینە ئەم قاڵبانەوە. لە دوای تەواوبوونی تەواو بۆ کردمانتە قاپەوانێ، لەم قاڵبانەی خۆیە ئەمەی سەر ئەخەین. ئەمە کۆدێکە بۆ ئەوی بزانین لە چ بەروارێکان پەنیرەمان دروست کردووە. ئەمە خراپیش نییە بۆ خواردن، چکە خۆی لە پەنیر دروست کراوە. هەر پەنیرێک و کۆدێکی خۆی هەیە. چکە ئەم پەنیرە پرۆسەکەی 2 مانگە خایەنێ و ڕۆژانەش بەردەوام دروستیەکەین. ئەگەر نەزانین لە چ بەروارێکا دروست کراوە، دوای ئەوەی پێویستە ناخرێتە بازاڕەوە. سەرەکانی سەرەخەین. لە دوای تەواوبوونی پەنیرەکە کاتێک کە پرێسمان کردووە ئەبێ لێرە بیخینە ئاو ئەوێکی تایبەتی خۆی هەیە ئەبێ بیکەینە ئەم ئاوانە.
بۆ چەند ڕۆژێک لەم ئاوای ئەمێنێتەوانێ. لە دوای تەواوبوونی کاتەکەیان لەم ئاوە تایبەتەیە دەرهێنرێن ئەخرێنە سەر ئێرە. ئەمە تەختەی تایبەتی خۆیەتی ئەبێ لەسەر ئەو تەختەیە دابندرێ. ئەنجا لێرە چەند ڕۆژێکی پێ ئەچێ چاوەڕێ ئەەکەین تاوەکو پەنیرەکە وشکە بێتەوانێ. بە دوای وشک بوون ئەچینە ستێپی دوایە. ئێستا پەنیرەکە ئامادەیە بۆ ئەوەی کە ڤەری لێبین. ئەم کەڤەری لێ ئەین بۆی پەنیرەکە بە باشی بمێنێتەوە و هیچ هەوایەک لە پەنیرەکە نەیە. ئەمە وای لێکا بۆ مودەی 6 ساڵ بۆ 8 ساڵ ئەم پەنیرە بمێنێتەوە. پرۆسەی ئەم پەنیرە 2 مانگە خایانێتە ئەوەی بتواندرێ بخرێتە بازاڕەکانەوانێ و بەکاربێنرێ بۆ خواردن. ئێستا هاتینە کۆتایی مەرحەلەکە. لێرە پەنیرەکە کە ڤەری لێ ئەدرێ ڕۆژانە تا بەردەوام وای لێدێ ڕەنگەکەی ئاوهای لێت ئەبەم شێوازی لێدێ. لێرە ئێستا پەنیرەکانمان تەنها بێک حەجم نییە، بە 2 حەجمی جیاواز هەمانە، بە شێوازێکی تریش هەمانە ئەتوانین پارچە پارچەیکەین و بیخینە مارکێتەکانەوانێ. جا تەنها پەنیرەکە سادە نییە، بە تامەکانیش هەمانە، هەر تامێک بیان هەوێ ئەتوانین دروستیکەین. چەند تامێکمان هەیە. ئەم پەنیرە پرۆسەکەی 2 مانگە خایانێت تاوەکو کاتێک توانندرێ بخرێتە بازاڕوانێ و شیاو بێ بۆ خواردن. سەرەتا تامی خۆش نییە، بەڵام بە پەیمانەوەی پەنیرەکە تامی خۆشترە بێ. بۆ هەر پەنیرێکی ئاوها پێویستمان بە سەڵی تر شیرە بێت. ئەما کە 10 کیلۆ ئێمە ڕۆژانە بەردەوام ئینتاجی ئەم پەنیرە ئەەکەین. هەتا ئەتوانین لە ڕۆژێکە 10 قاڵب بێ 20 قاڵب بێ یاخۆ زیاتر بێ بەرهەمی بهێنین و ئەتوانین بۆ مارکێتەکان بۆ ڕێستۆرانتەکان بۆ هەر شوێنێک کە بیانەوێ بینێرین بە سیارەی تایبەت.